بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارەشان لا بەرنامەی ئاوەدان بێ و لە ئەڵقەیەکی نوێ و دەڤەرێکی نوێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم ئەم جارش بەخۆم و جۆڕک و هەروەها مایکەکەمەوە هاتم بۆ دەڤەری گەرمیان. ئێستا من لە گوندی بانی خانم. بانی خان گوندێکە کەوتۆتە نێوان دەربەنی خان و نەحی باوەنور لە ڕووی ئیداریەوە سەر بە نەحی باوەنورە. بەو هیوای ئەم جاریان لەم گەرمە سێرە لەم منتیقی گەرمیانە بەرنمەیەک بۆ ئێوە چێ بکەین، بەرنمەیەک بۆ ئێوە بکەین کە بە دڵی ئێوەی خۆشەویست بێ و هەروەها لە بەرنمەکە ڕازی بن. فەرموو بە ئەمڕۆ پێکەوە لە بانی خان بین. خۆشەویستان، پار ئەم کاتانە لەم دەڤەری گەرمیانە ڕەنگە هەموو ئەم ناوە بگەڕایتایە دوو چنگە پوش یاخود با بڵێن قەرسەڵی ئاوە دەست نەکەوتایە. بەس ئەم ساڵ ئەلحەمدولێلا خوای پەروەردگار ڕەحمەتێکی ناردووە ئەوە تا پەرێزەکان ڕەنگە کەس قەرسەڵەکان کۆ نەکاتەوە هەروە بمێنێتەوە. لەبەرەوەی ئەمە بە خۆتان نەزانن قەرسەڵ کۆکرێتەوە کرێ بە کا پار جوێنێک کە ڕەنگە بە پارێکی زۆر ببووێ، بەڵام ئەم ساڵ لەبەرەوەی کە ئەلحەمدولێلا بارانی باش باریوە و گەنم و دەغڵودان زۆر باش بووە، لەبەرەوە فەرەحێکی زۆریش هاتووە بۆ ئەوانەی کە ئاژەڵدارن ئەوە تا پەرێزەکان وەکو دەبینن لەم دەڤەری گەرمیانە بەم شێوەیە ماونەوە. سلام علیکم. چۆنی داجان باشی؟ دوو قسەم بۆ بکە ئیشەڵا. سلام علیکم. چۆنی شکر باشی؟ تۆ پێم بڵێ هەرو مانگات هەیە؟ هەرو مانگام هەی جۆرەکەی هەیە؟ بۆیە هەر بۆ لای ماڵە دێتەوە. دۆشیا مژیان خۆی خۆم لێلیاوم بۆی نەخەنا خۆم لێلیانم ناوەکات. ڕاستە. ئەی تۆ پێم بڵێ وتە هەرە مەم هەیە. ئەمە مانگای کوردیە؟ ناوەڵا کوردی نییە بۆرەک. بۆرەکە کەی زاوە؟ وڵاوە دوازم 4 مانگە زاو. 4 مانگە زاوە. ئەی بۆ ئەوەندە دێتەوە بۆ لای گۆلکەکەی ئەوەندە دێتەوە بۆ لای ماڵ؟ هەرۆ بۆ لای گۆرکەکەی تێتە گۆرکەکەی خۆش کرک. تۆ پێم بڵێ بەشی ئەوەی تیا کە بی دۆشی بۆ خۆشت؟ ئاوەڵا باشش لەخۆ بە زیاوی. ئەیکەی بەچی بە ماست؟ ئەیکەم بە ماست و ئەیکەمە دوو ئەیدەم بسلمانان و خۆمەی خۆم و دەیخوای گەورە سەلامەتان کە یاخوا. سەلام. بەرخەباتانی. دەی سەر چاوەکانم راجان سەر چاوە خوا لەگەڵ. کاکە محەممەد، تۆ ئەم میانێکە هەتا ئەم حیوانانێکە هاتووی بۆ شوانی بۆیان ئی خۆتانە یا ئی ئاواییە؟ وەڵا هی خۆمانە و ئی ئاوای یاتیا و تێرا ئەوە. تۆ هەر شوانی یاخود بە نۆبەیکەن؟ وەڵای هەر بە نۆبە لەگەڵ براوم باوکم و ئاوا بەیەک. ئەو بە چەند ڕۆژ سەرەی تۆیەت؟ وەڵا هاترێ ڕۆژێ ناڕۆژیاوە تاقە ئەوە بەیەک لەگەڵ باوکمانە یارمەتیەکتری دێن. زۆر باشە. چەندێ ئاسوودەی کە ئەلحەمدولێلا کاسبێکی حەڵاڵە؟ حەڵاڵە ئەرە وەڵا ماندووەبی پێوە بەس بەخوا نییە حەڵاڵە کێشە و نابێەوە نەزۆرە. تۆ خوێندنت خوێندووە؟ بەڵە بەڵی سا لە پۆلی ناجم و پۆلی 12. پۆلی 12. ئەی بەتەما چی بۆ خوێندن؟ وەڵای بەتە هەوڵی بۆ دێن ترەوەی
بەدەستما بێخوای گەورە چارە نووسیبی نەر هەر ئەوەیەتر هەیەڵێ من ناکرێ چۆن شوانیش بکەم و خوێندنیش بکەم بەس تۆ لە گوندەکەی خۆتان هەم شوانی ئەم خوێندنەکە الحەمدولیلا ئارە وەڵا هەردووکان بۆ یەکەوەکەین ئەم ساڵ لەوەڕ چۆنە وەڵا لەخوا بە زیاوێت چاو ساڵانی ترە زۆر باش تۆ پێم بڵێ حیوانەکان لە ئاوایی دوورەخەیتەوە وەڵای دوورخستن زۆر نەوەڵە ئیمساڵ پێی وی لەوەڕ زۆرە لەخوا بە زیاوێ سەپار و پێرا لەوەڕ نەبوو خەڵ دوورەکە ڕوو بە ناوچە سەر بۆ شارە زوریان بۆ پێنجوێن بۆ دەورە ئێستا بۆ بەنەی لەوەڕ زۆر هەرال نەم دەورا و نزیکی ئاوای باشە ئەم قەرسەڵە بۆ حیوان چۆنە باشەی خوا ئارە بەخوا چاکە زۆر ئازام سوێریەکی هێوانی ئەی وایە ئارەوەڵا چاکە کاتە ئەی بۆ ئاودان چیان لێکەی وەڵا بۆ ئاودان تقریبان تا سەعان و ناوەی لەوەڕێ میدون بۆ چەم لە سیرۆ ناوێدی مەڕکەی زاوە وەڵای مەڕ لەم کاتە بەرانەگرێت تاوەکو مانگی یانزە و ناوە لە یانزە و ناوە مانگی یانزە ئەزیەم کات زاوزیەکە ینی ئێستا قسرە ینی هین نین تیای نییە کە بەرخیە بێ بەرە وەڵا هەیەت ئێوە درەنگ بەرانەگرێ کۆرپەی بەڵێ ئارەوەڵە زۆر باشە ئەی بۆ شیر و ئەوانە ینی ئێستا شیریان تایە ئارە وەڵا الحەمدولیلا ئێستا باشە بەرخامان لێ گرت و بەهار تا ئێستا شیران تا وشکیان نەکرد بەران بگرێ وشکە کاتر لە مولە کاک محەممەد مەڕ عادەتێکی هەیە کە گەرما هاو کۆڕە بەستێ و سەرەکەنە ناو یەکە و ئیتر زۆر زەحمەت تعاملیان لەگەڵاکرێت تۆ کاتە لە ماڵەوە بیان دەریانەکەی وەڵا دەریانەکەین تر وە پێ تا گەرمەکە ئەلە وەڕی تەوا گەرمی کردتر کۆڕەکە سێرەکە بەناکەین و بۆ مەڵ لە ماڵەوە سێبەر و شوێنێک هەیە کە حوێنەوە بەڵە بەڵ ئارە وەڵاکشمان بۆ دابین کردو سێوەر و ئاو کەی بەڕیوتانەوە کەی خوورێکەکەتان لێ کردو وەڵاتی لە ئاخری چوارە بۆ یەکی پێنج لەو دەورە تەواو گەرمی کرد ئەی بڕینەوە لەو کات تۆ پێم بڵێ خوورێکەکەتان چی لێ وەڵای خوریەکەی ساڵان پارێزە پارە ناگا بەخوای هەر بۆ شوێنی خۆی دابینێکم بۆ سێوەری یان فڕێدی زۆر کەس ئێستا کە سەیری تۆ کات تۆ گەنجیت پێیوان لە نابێ هەندێک ئیشی لادێ و نازام چی یان قورسە بۆی و بۆی ناکرێ و ئەڵەن گەنجی ئیش ناکە و تۆ بەوانە ئاڵەنجی کە بەهاناگرن ئەڵەن لەبەرەوەی ئیشی لادێ قورسە و ناکرێ و ئەبێ یا بخوێنیت یا ئیشی لادێکە بکەیت تۆ بەواناڵێتی وەڵای بەوانە بەخۆیان حەبەت چنەوە وەڵای بەخوا تا گەنجی دوو لاشە ساقە بیکەی کەمە بەس کە تکە گەورە بی پێوە نامە ئیتر بەخوان پرسیارێکی شخصی لێ بکەم کاک محەممەد بازام لەگەڵ عیبادەتا چۆن لەخوای گەورە بێوەزیا باش الحەمدولیلا نوێژ بە فەردیەکە یا بە جەماعەت وەڵای وە پێ ئەوەی ئاوایەکەمان کەمە مەلامانی هەر بەخوا بە تاکەیکەینەوە ئێستا تۆ پێم بڵێ ڕۆژانی جومعە چیەکە وەڵای ڕۆژای جمعایسا مەلامان نییە ئەڕۆین بۆ ئاوە خێری ئاوایەتی لەو لاوە چین بۆ جەماعەت لەوەیەکی باڵە باڵیانەوە خی گەورە مەفەقت کاخە کاکە محەممەد جان چاوەکەم با قوربان چاوەکەم سلام علیکم سلام چوانی قوربان شکر باشی بەسم باشە یاڕەبی باش بی شکر باشی یا ڕەبی باش بی تۆ باجارە لە گەنمەکەەوە دەست پێ بکەین لە گەنمی ئەم ساڵ ڕازین على والله باشە شکر على والله عيبين ئایبینە ئەم جۆرە گەنمە چ جۆرە گەنمێکە أردني ئەردەنی أردني ئەردەنە یا ئەدەنە أردنة ئەردەنە طيب هذا بقية ئەردەنە باشە بابزان بڕشتی چۆن بووە جەکو چەند بڕی عيبين بخواد ليكو بيس وبو لتأوى بيس فانزو تأوى دو تأوى ثاني بەپێ ئەرزەکە بەپێ ئەرزەکە في عرضك كذا والله ئەرزەکە اسامي كجبرات تقريبا دوري وازم بيكو بيسي بري اما وقسي خويت نازم واو يا وانا باشە تۆ پێم بڵێ ئەو گەنمە حەزی لە ئاوی زۆرە ئاوی کەم والله ما اي باران ئەخر زانم انا والله حتى امسال حتى بوارد شاك چاکە تۆ ئەم بارانی ئەمە ئەخیرە لا لا کە گەنمەکە وشک بوو لەم منتیقە نەباری گەنم هەر هێشتا نەدورا بۆ بەس بارانێک شاكا غنمش بو ديوري زور زوري وران وەران انا والله امي جوره زوري بان بان ازي وابو تو كردي انا والله ئێستا ئەم گەنمە بۆچی باشە ابو تو بنان شاك بنان يكم بۆ نانیش یەکەم انا والله ینی هینە کێشی هەیە انا والله خوما من ما ذكر عيبين ئەی
تو ئێستا بۆچی داگری وەڵا بۆ تۆ بۆ تۆ ئەرە وەڵا ئەزانی چی هەندێک گەنم هەیە وردە بە ئابڵێن جنسەکەی خۆی نامێنێ گەنمی تری ئەوەندە تێکەڵە بێ هەموو ساڵەکەی کەن و مەسەرەن ئێستا پەرێزی وا هەیە ئەم ساڵ بە گەنمێکدا چەندراوە ساڵە چکە گەنمێکی تری ئەکەن تێکەڵە بێ لەگەڵ گەنمەکە بابزانام ئەم سێتەوە ئامەتەوە بێ گەنمی ئەسام گەنمانیە گەنمی تیەکەوێ ئەم دۆ بەشترە تیەکەوێت بابزانام ئەرزەکانتان بۆ داڕاستە چۆنە ئایبینی بەردی نییە ئاواس نەوەڵا بەردینی نەوەڵ ئەی بڵێ زیخەڵانە گڵە سوورە گڵە سوورە هەیە زیخەڵانە هەیە ڕەشعز هەچەند ئاگەی باشە زیخەڵانەکە تۆزە لەوانێ بڕشتی کەم بێ کەمتر بەچێکی ئێسام ئەزەمە شەڵ ئایبینی ئەمان ئەرەوەڵ باشە ئەگەر خوا نەخواستە باران نەبارێ ئێوە توانن سوود لەم ڕووبارە بینن شتێک وڵا زە ڕووبارە وەسە ئەمە کاتەوە ڕای کێشا بۆم عەرزە ئیمساڵ ئەمی ئاودا ئەرە وەڵا ئەمە ئاودا میساڵ بەداوی ماکە هەمە هەمێ مەرجی ڕای کێشا بۆ بان ئێمان تەواوی نەکردی هەندێک پەرێزە بینی قەرسەڵەکەی ئەستورە لاسکەکەی ئەستورە پێچە ینی بە قووەت و ئەوانە بوو بێ ئاویە ئاویە تۆ پێم لە گەنم ئاوی دەی بە ئاوی بڵێن ئاوی ئەو ڕووبار و هێنا لەگەڵ بارانە فەرقەکە فەرقیا کوێرە بەس بەخوا ئیباران باشترە هی باران خوا بێ ئەو باشتر ئەو باشترە ئەرەوەڵ ئەو ڕەحمەتە باشە ئەی هەندێک گەنمم بینی ئەلەم منتیقە هەڵڕژا بوو لەگەڵ چۆوەکە تێکەڵ بوو ئەو بۆچی ئاوا نازانم فڕیان ناوە چی ئەلە پشتەوە لەکوێ ئەلێرە ئەلەو لای ئەو خانوانە وە لەسەر لەگەڵا بڕژیاوە وەی گڵابە نییە پڕیەکەن مەیدانەکە ڕژی ئەم ساڵ گەنم وەرەگیرێ سایلۆکان وەریەگرن ئێوە پێتان خۆشە بە بازاڕی بفرۆشن نابی دەمە سایلۆ بازارکەوەچی خۆیشتی وانە ڕاستە هەتا باشتر بکە ئینسان ئازادە لە حکومەت وەری 650 و زە دەدەنە 600 ئەیدەنە 650 هەتا حوسەی شەڕوە تۆ پێم بڵە بۆ خۆت ساڵانە تۆ چەندێک خەلاکەی وڵی ئەساانە من دووتانەکەی نووسەتەن و ئاوێت پێ ئازەکەی ئەی هینە نییە ئاژەڵشتر نییە بەشی ئەوەش باشی ئەوەشە بێ بەڕێ وڵا خۆت من جوێی بۆسێنینەوە حیوان باشە بۆ خۆتان جۆ ناکەن ئەبێ بیسێنەوە وڵی ئەزەکە حەزێن بکێنەگەنم لە جۆسێنین و تاخ جۆ گران نییە خابیلی ئەم بەخواستن بۆ 650 تۆ جۆ ڕەشیانە دەیان جۆی سپی وڵا بێ ڕەشەکەی دەم نێژە سپێکەوتەوە کاکاتەوە با بزانم بانی خان لەسەر ڕێگاکەیە لەسەر شارڕێگەی دەربەنی خان کەلارە با بزانم بەعس تەنانەت دەستی بۆ ئێرش بردووە بۆی کە دەیەکە خاپورکە بتانگوازێتەوە بەڵێ لە مانگی هەشتی ساڵی 1970 خاپوری کرد ئەی کە خاپوری کرد ئێوەی برد بۆ کوێ ئێمە ڕۆژی بۆ مەجەمەعی سموت و ناحەی باوەنور و بەشێکشی بۆ کەلار تۆ پێش هەشتا تقریبا بیرێت چووکە ئەم 53 ساڵات تقریبا 10 ساڵ بوو من ئەو کاتە با بزانم بەر لەوەی کە ئەم ئاواییە خاپور بکرێ و بگوازرێتەوە ساڵی 1970 تۆ لێرە چی کردووە وڵی لێرە هەر خەرکی حیوانداری بووین و خەرکی ڕاو ماسی بووین و خەرکی ئەم شتانە و فەلاعەت کەواتە ئێستا تۆ لە حیوان لە ئاژەڵداریە زۆر باو بڵێن خبرەت هەیە بەڵێ خبرەمە وەکو دکتۆر نەکەم با بزانم چ جۆرە مەڕێک بۆ ئەم منتیقەی ئێوە باشە وڵی مەڕی کوردی جافی زۆر ناجحە بۆیرە باشە مەڕی جافی یاخود باڵێن مەڕی کوردی بەروبوومی چۆنە شیری چۆنە وڵا شیرەکەی هەم باشە هەم بەرخەکەی باشە هەم بۆ وڵاتەکە چاکە لێرا چاکەژی و بۆ ئەم منتیقی خۆمانە چاک تۆ پێم بڵێ ئێوە
حیوان هەر لە دەوروبەری دێیەکە ئەلەوەڕێنن دووریان ناخەنەوە بەڵێ دووری شێخێنەوە ڕێنە حدودی تۆپخانە و تو حدودی ئاخری و مجار حدودی دیەک ترشمانی لەسەر و حدودی گەرم کە ڕەش تۆ پێم بڵێ ئەو ساڵانەی ڕابردوو ئەو چەند ساڵی ڕابردوو کە وشکە ساڵی بوو چیتان کردو ئەم حیوانانتان چۆن ڕاگرتو وڵی تر ئەوەش حاڵ نەبوو لە ڕاستیە بژی و نەمری ینی یەک تاقەماکردە ناو جار یەک تاقشەما بلە گوێچەما ئەخەوت و تۆز کەس حەسیر و هەریێز و گڵابی و شتێ خوارد بۆ ژیە کاکە تا مەڕی کوردی دووجی کەمە هەر کلێنجکەیە نازام ینی کەسەیری مەڕی کوردیمانەیە دوویگی زۆر زۆرە بەس کلێنجکشیە بەڵێ ڕاستگە کلێنجکیە کەواتە ئەوەی کە من بینیومە ئەبێ مەڕی کوردی نەبێ مەڕی عەرەبی عەرەبیمانەیە دووگی کەمە بەس کلێنجکی هەیە بە زۆر نییە کلێنجکی عەرەبی زامە تێکەڵە مەڕی کوردیشمانی و عەرەبیشمانی ئێوە مەڕ زۆر دژە گەرمایە زۆر حەزی لە گەرمانیە منتیقەکەی ئێوەش گەرمە ئەی چ دەکەن چۆن مەڕ ئەحەوێتەوە لێ وڵایی خۆ وابزان بینی و تە سێوەرمان بۆ کردووە کەپرمان بۆ کردووە سەعات دەیە یەتۆ ژێر کەپرەکە هەتا سەعات دوو سەعات دوو شوانەکە دەریەکە بۆ 4-5 ئێوارەیەوە ببان ئاو کاتا تۆ مادەم مەرداری بەبزانم دەست بێن و ئەمانەت کردووە مەڕت نا شەو لە شوێنان ماویتەوە و مەڕەکە ماوێتەوە ئەوە زمانەیەکی مەڕخۆشەویستی بوو لە گرانیەکە ئابوو تقریبا ئەمابر بۆ ئەو جەوەڵانەی زۆرەخانەوە گەرمکە ڕێش هەتامان 11 شەوش لێ بووین مەردار حەزی زۆر لە سەگی باشە بابزانم تۆ یەکێکی لەوانێک سەگی باش تەیە بەڵێ هایمە بە ساکی ئەو سەگانە نەماوە لە ڕاستیە نەماوەتە سەگمانیە ڕێوەی فڕێنی هەر بەڕاستی نازانم کاوە لە مەردارە پرسی ئەڵێ مەڕ شیرەکەی بەس بەشی ئەوواکە کە بیدێ بە بەرخەکان بە ناوەڵە ئێمە مەڕمانەیە هەم ڕۆنی لەکەین هەم دۆی لێ خۆین هەم کەشکی لەکەین هەموو شتێک ئەیفرۆشین بابزانم تا چەند ماڵاتی خۆشەوەیە مەسەلەن بن ئاژەڵ خۆش وڵی زۆرم خۆشەوێ بەس تاکێ تقریبا ئەم 2 ساڵە وای کرد لێکە لە بەرچاو بکەوێ لە ڕاستیە بۆ لەوەڕ نەبوو حکوومەت یارمەتی نەدای تقریبا لە 2000ەکان حکوومەتی چی هاوکارێکی حیوانداری نەکردێ پێش ئەوە دەرمانی بۆ هاوردین و دەرمانی شۆردنەوە ئەم شتانەی بۆ هاوردین ساوشتانە نییە هیکل وایە لە حکوومەت یاریمی کوردستانە ڕاستیە باشە چ نەخۆشیەک لە منتیقی ئێوە زۆر باوە وڵی نەخۆشیەکانی تەبق وەدانکە ئەو دوانە زەرە لە حیوانەداێتا تر نەخۆشیەکانی تری کێشە نییەوە نە کێشەی نییە پەرێزێکی باشتان هەیە ئەم ساڵ بەتابەتی ئەوەی کە من بینەوە پەرێزێکی زۆر باشەیە باش ئەو پەرێزە ئەو قەرسەڵوشتە کۆ ناکەنەوە هەر لە یەگەڕن ئاوا بێ وڵی ساڵان کۆمانەکرۆ بەس لەخوا بە زیابێم ساڵ ئەوەنە زۆرە ینی لە حەد بەدەرە زیایی هەیە بەش خۆمان کۆ کردێتەوە زیاتریش کاکە تا بۆچی ئێوە لە بازاڕە جۆ ئەسێنن کەچی بۆ خۆتان جۆ ناکەن وڵی وڵاتەکەمان بۆ جۆ زۆر باش نییە بۆ گەرم باشە بۆیە جۆ کەمەکەین دوای ئەوەیش گەرمەکەش خوارە فرۆشینەوەی دێنە جۆ ئێمە بۆ مەڕەکە زیاتریشی پێدەین لە گەرمەکە بەس چییە وڵاتەکەی خۆمان باش نییە بۆ جۆ لەبەر ئەوە بۆ گەرم چاکە گەرمەکەی عليك زعما سر أمشان چۆنی دەنگ و باست والله باش مشكلة أخوة بزياي لەو چەمەش بینیمی بە دوای مانگایەکە و پرسیارم لێ کردی بەس ئێستا فرسەتە هێندە پرسیاری تر لێکم باشە بابزانم تۆ لە قەدیمیش لەم دێ بووی باشە قەدیم لێرە بابزانم ژیانتان چۆن بەڕێ کردووە حيوان داري ما كدو خلو خرمان ما بو حيوان ما بو إيه خەرمانت بەبیر دێ خەرمان أنا والله ئەی کێشە و جێرەتان چۆن نەکرد أنا ما كريم من كيشو جرم نكرات بروي بوشي بكم حتمما نان و دۆت بۆ سەپانان بردووە أنا والله نام دو ما بدأت شيشت ما بكردين ما بكردين أي شون باسی چێشتت کرد ئەو کاتە چ شتێک زۆر بوو چی زۆر وەخا هەر برنج و ڕووتی و تەواو وڵا برنج هەبوو بێ زۆرە ئەیدا برنج بوو داختی من برنج بوو وەختی من بەخاش و وەختی من خۆش و باشە ئەی بابزانم لەگەڵ دۆینە و ترخێنە ئەوانەیە وڵا دوێنیشمانە کرد و کەشمانە کرد و ڕۆنمانە کرد و حیوانمان بوو شوانیم کردیە و باشە شوانیشت کردووە هین هەبوو ئەم دەم چەمانە هین هەبوو ئەم بەم قامیشە چی خوشتیدان دروستە کرد ئەوە دروستم کرد دروستە کردووە ئەی بەنەکەت بۆ ڕەنگا و ڕەنگە کرد ئەی چۆن بۆ ڕەنگاوە ڕەنگە جا زۆر جار لەسەر باندایانە ناو بۆ خەوتن و ئەوانە ئەوە هین وەحەسیر و وەحەسیر بە چی خیژیان کرد بەس نازانم ئەوە چی تارکە هین و پیکە و تۆ پێم بڵێ ئەی کۆز و
ئەوەی کە بۆ حیوانوشت دروستانە کرد ئەوەتان بەچی دروستە کرد تین وزنج وتياهين وتا نجا نەجا ئەوش هەر جۆرە وەکو قامیشە ونیا أغنى أو بيكو أم قامشة بلا معنى نجو نەجا بوو باشە ئەی بابزانم ما في هذا حيوانتي ئەی بابزانم بەڕە و مافوروشتان دروست ناکرد برا والله ما كنت میم کە تۆ بابزانم بەبیرت دێ کە کۆچ و کۆچبارتان نەکرد أرى والله بيرمتي ئەچون بۆ شوێەوە بوش ليرو ناخوا لێرەوە چون بۆ شلێر و ناخوان لە منتیقی پێنج أرى والله خشتش هەندێک لەوانەیە کە کۆچ و کۆچباریان نەکرد گاشیان بارە کرد گا أرى والله قام بارك دماء ابني گاتان بارێک ڕەشماڵشتان دروستە کرد أرى والله رجماج ما دروس كرت ینی تۆ بەدەستی خۆ ڕەشماڵ دروست کرد أرى والله كردنا دسيخو ڕەشماڵێک چەنی بنەویست چەندێک بن زوار يا برد جاران بە هینەکەشان ناگەر قۆوەخۆ دارو أنا قد 20 متر زاو أرى بخو دەی زۆر باشە دەوارە وەختی خۆی نیشان نەکرد ینی ئاگریشان لە بنیا کردەوە أي شلون أرى والله أرى ما لبني دوارا كدوسا تۆ ئەزانی چیم بۆ بکە تۆزێ باسی ئەو کۆچ و کۆچبارم بۆ بکرد لە مانگی چەنە کۆچ و کۆچبارتان نەکرد لما نجي بيرجع كوش بار ما نكرت چیتانە بر لەگەڵ خۆتان لەو سەرەوە چیتانێنایەوە رون كشك معنا كردو دوينا معنا كردو أي ترى أما قيسي معنا عاول إيران باشە کە چون بۆ منتیقی شلێر و ناخوان و ئەوانە کاتی کەس قزوة معنا عاودو أرى والله گەزۆتان لەوێ هێنا أرى والله لك ودارو ما كردو قزوة معنا عاود کە چون ئەوە مڵکی خۆتان بووە ئیجاری کەن و بیکەن پارە و پارە وارە دانیشتین بەس ڕەشە وڵاخ و وڵاخی بەرزەتانە بەریا خود مەڕووماڵاتیشتانە مەڕووماڵات منە زۆر و خۆڵە ئەی چۆن ئەرەڵاکی 400 سەر دار بزن بیا بوومان باشە ئەی بێریتان نەکرد بێری ئەرە وڵڵامان کرد میم کە سەلام عەلەیکوم عليك السلام كاكيجان چۆنی شکر باشی بقرباني توم يا اخويا بيوي والله باشينو بخوا نخوشينو بخوا تشاو ام يا منا يعني عملياتي شم كرديو يتر بخوا رازان بيجم تشونين باشە تۆ با پێم بڵێ بابزانم ژیانت چۆن گوزەراندووە لە ئەوەی کە ڕابردووە ڕازی لا برو كرا نولا شم كل بيا من علينو نولا بيكسو مفلاعين بو حيوان بو لاخ بو يتر نولا كرا كاري كخوم او بيا من على نازاني ئەوەی گشتی ئەزانیە بەخوا خۆم ئیشی ماڵمە کردووە پیاەکەم بوو پیاغش فەرە توانای نەوفەرە باشە بابزانم تۆ مادام وایە ڕەنجت زۆر کێشاوە بابزانم چی و چیت کردووە من قوڕەکاریم کردووە قوڕەکاری بۆچی بۆ سەربان ئەو خانیانە گشتی سەر ڕوخیاوە ئەوە بە خەش دروستی کەن و سەرەوەی گشتی وە قوڕ و کاری و خۆڵ و خشت و ئیمجار و فەلاعیما بۆ چووم خۆم بەخوا درەوشم کردووە باشە ینی درەوت بەداست کردووە ئەرە بەخوا کەواتە ینی هینیشە زانی درێنەشە زانی درێنەشە زانیوە ینی درێنەش ینی پێڵەن درەوە چوومە سەلای وڵاخم لەوە ڕانوە نوەرگامان بووە ئەو ساگار زۆروە ئەزانی چی ئەو کاتە نیوەی ئیش شەو بە شێوی بوو شەو مەسەن ناچارە بوو لەو دەشتە بمێنیتەوە لەلای حیوان بمێنیتەوە زوو بچیتە سەر پەرێز و سەر بۆ لای سەپان و ئەوانە تۆ ئەوانە بووە لە گیانمانە بووە کردومانە ئەرە بەخوا ئەوە سوعالیە بکە ئیش نییە منم کردی ئەی باشە بابزانم لەگەڵ خواردن ناچۆن بوون چ جۆرە خواردنێک زۆر بوو وەڵا خواردن دوای نەبوو سارمانە کرد و ئێستا برنجبانە سند و بامێتەماتەمان ئەکرد و ئیتر ئارە وەڵاما کرد بەخوا لەو دەرماڵا کردومانە ئەوە نەچاکۆنێت و خەیار و هەموو چتی ئەی باسانین ئەی ڕاخەرۆشت ئێوە خەت بە خۆت دروستە کردووە تەو نەکردووە ئەوە کردێتی منم کرد باشە بابزانم ئەی مەشکەی باشت هەبووە بەڵێ مەشکەی ئەو قایمە مەشکە و هینۆ دەست ئەو من خەری فەلاعی و قوڕەکاری و باشە با بچم بزانم مەشکەی چۆن دروست کردە باشە ئاجی سەلام عەلەیکوم ئەڵێ هینا تۆ پێم بڵێ تا چەند ئەم گرنگجیتان بەم سمڵ و میخەکە داوەختی خۆی سمڵ و میخەکەت هەرماوە باشە بۆنی خۆش و بۆنی شتێکی تایب خۆش باشە ئێستا هەم سمڵ هەم میخەکیشت هەیە باشە بۆ سمڵ و میخە کردوچان بەیەکەوە بۆ خۆش بۆ بۆن خۆشی سمڵەکە بۆنی خۆشترەیە میخەکەکە میخەکەکە باشە جاران یان خستە بوخچەوە یان خستە تاچی هینەوە مابوو خورج مابوو خورج خورج هەبوو دوای اینجا باوەڵ هەبوو باشە
تۆ پێم بڵێ با بزانم گەرمیان و کوێستانە کردووە نەوەڵا نەما کردی ئەو بۆ ئێوە چۆنە نەتان کرد ئێمە زمانەی ئێمە گەرمانی کوێسان نەما باشە ئەی با بزانم ئیشی تر باسی هینمان نەکرد زۆر جار باسی تەو نەکەین باسی مافر دروستکردنەکەین باسی ڕەشماڵ دروستکردنەکەین باسی ئەوانە کردووە نام کردوێ باشە ئەی با بزانم مەشکەت چا کردووە باشە مەشکە چۆن دروستەکرێت مەشکە پێسە و کولگەکەمانە ڕنیوە و تۆ ئارد و خەماتەیە کرد و ئارد و دۆ و آخر حاجی ئێستا مەسەلەن بۆن من ئەگەر حیوان سەر بڕی هەیە هەڵیە دەڕێ هەیە ئەی گوروێ ئێوەتان گوری ناو لە قووە بیلامانێ دەریانە هاوردی تر ئەی بەچی خۆشتانە کرد بەخوێ وە دۆ و ئارد و لێرە جەوتان بەکار نایەنە جەوت جەوت با وێیانە هاوردین ئەمان سەن وە جەوت ئەمان کرد با بزانم ژیانی ئەو کاتە خۆشتر بوویای ئێستا وڵا ئیستا ژیان خۆشە ئیستا ژیان خۆشە بەڵام بەشەرەکەی بێفەر باشە با بزانم تۆ هیچ جارێ مارت کوشتووە مار ئەڵێن ژن کە مارە کوژێ هەنجنیەکەوە ئاوای کوژێ نەک ئەرە سەری پانکاتەوە لێ گەڕێ هەنجنەکەی نەوەکو زیندوو بێتەوە باشە با بزانم قەد و پشکی پێوە یاوی یەک کەڕێ پێوە داوی باشە ئازاری زۆرە باشە ئەگەر دوو پشکی پێوەیەدان ئەو کاتە خۆ دەرمان وشت وەکو ئێستا دکتۆر نەبوو چیتان نەکرد چیتان بەکارهێنا بۆ هاتووە ئەو تێمانەگرد و ئیتر ئەو تاڵیە نیەڵە ئەو ژەهرێ نیەڵە ئەو سڕە و دەستمان سڕە و ئەو کوژم پێوە بەس با بزانم ئەی بۆ دانهێشە چتانە کرد ئەگەر دانت بێشایە بە چیتە کێشە هەڵدانە کێشە ئەگەر هەتوانێک دەرمانێکتان بخستایە سەری چ دەرمانێکە بوو وڵا حەبمان نەخستە سەری و هینمانە خز بندووی مێ هینێکی پێ دەروانە هەرمانە ناوەبانی خۆجاری وا بوو مێخەکیشان بەکارێ ناگەت با بزانم نانی شایی نانی مەولودت کردووە چوار شایی پێنج شایی ماڵی باوی ئەمەمانە کرد بگیت باشە چێشتی شایی قورستر بوویایی مەولود مەولومانەوە نوێ کرد مەولومانە کرد کاڵۆخشمانە کرد هێمان نوێ کرد باشە تۆ پێم بڵێ بزانم برنجەکەتان بە پڵاو لێنا بەچی لێن پڵاو چیخبان چیخ باش ئەو کاتێک کە ئەو شای وشتانە هەبوو ژنان سەر کوڵاویان لەسەرا بوو سەر و مێزارمان لەسەرا و گشتی و ئەجا کە سەر و مێزەریان لەسەرا نەبوو ئەیانگوت سەرمانێشە بێ هەر لە سەرمان بێ هەر سەر و مێزەرمانە وەست کە بووچانێنە هی نەبوو دراوسێ و دێ وشتەکانی شان ئەجێڕایەوە و ینی وەڵحازر شای هینێکی خۆشیانە شایی مانگە هەری دایکی ئەمە زەماوان و هەڵپەرکە و هەڵ سوڕناو باشە تۆ پێم بڵێ با بزانم هینە بە ماینان هێنا بە سارە سیارەوە سیارە کەوتە زەمانەی ئەمان وە سیارەها ئەی تۆ بە بیرن نایە کە وەختی خۆی بە وڵاقیانە بە ماین و ئەوان خۆمە وڵاق ڕۆین ڕمبازێنیانە کرد بە دەورەیە شکری بوانی ئارد باش قینێ تۆ پێم بڵێ با بزانم ئەو کاتە چ جۆرە ئاڵتون چی هەبوو ئەو کاتیان زیو بوو ئاڵتون کەم بوو نازانم شتێک هەبوو پیانە گوت کرمەک و نازانم ئەلەم بابەت نەو بوو نەو نە پێمان خۆشە بزانین بۆچی بێ ئێراڵەن بانی خان لە چیەوە هاتووە
وڵای بنسبت وشەی بانی خانەوە ینی کاتی خۆی ئاوادانی نەبوو ئەم منتیقانە ینی وازام زۆر ئەگەڕێتەوە بۆ کۆن ئەمەی وەکو بانی خان و تۆپخانە و ئەم دیهاتانە بانی پێواز مێژۆکانە زۆر ئەگەڕێتەوە بۆ کۆن بەڵام ڕواایەتێکی ترەیە کاتی خۆی ڕزاخانی نێرژی کە خاڵی باپیرمەکە علی حەمۆمین لێ قۆمیا لە زمانی باوکی شاوانە هاتە فترەی لەم بانە بووە لە خواری ماڵێمەوە پێوتری بانی خان ینی ئەو لەو بانەوە هاتیو ئایا ئەوەی پێشووترەکەیشیانە ئەی بابزانین چیە یەکەم جار ئێرێ ئاوادان کردوتەوە وەکو ئاوادانی زمانی خۆی زمانی جاوداری بووە وەکو ئاوادانی نەبووە لەوانێت لە کەلاری کۆن بووە ئەوەی کە پێشینانمان باسییان کردە بۆمان ئەمجار وەختی دەربەنی خانیش ئەم سەدە دروستکراوە ئاوانێ دروست بێتر ئەمە زووسان ماڵی جافی تیا بووە و هاوینانش ڕۆشن بە کوێستان و ئەم گەرمیانەوە زۆری کفری ئاوادان بووە سەرخڵا ئاوادان بووە ئەم باوەنور بووە ئەناوەکو دیهاتی چی نەبووە بەس لە دوای ئەوە وردە وەکو جافداری کەم بۆتە و دانیشتون دیهاتەکان لەوە ئاوان بۆ ینی کەواتە جاف ئەو کاتێک کە نیشتەجێ بوون ئێرەش ئاوادان بۆ کاتی خۆی لێرە لە خری خاتۆزان بۆ خڕی دەرەدۆین وەکو جێنشینی هارونی بووە ئەمە وەکو عەشەتی هارونی زووسان شوێنی خێڵەکان بووە هەل لە زۆیرەخانەوە تا کات پێوترێ کە چەڵمرد و دڕکە و دڕکەی سەر و کەرکۆڵە و ئەوە تاکو ئەچێتە 4 ملان ئەمانە هەمووی خێڵخێری جاف بووە و وەکو جافیش هارونی و شاتریش ئەو سنوور بوون لە کاتی جافداریە چی لێرە و چی لە ئێرانیش لە زمانی خۆیان ئەمە وەکو مەڵکی حەسەنبەی عەلیبەی مەحموود پاشا بووە کە کاتی خۆی گەرەی بیفرۆشێ باپیرم دانیشتوو ئێرا بۆ عەلی حەمۆمینی سەلیم کە ئێرە شوێنی دانیشتنی عەشرەتەکەی بۆ وتێتی فرۆشم تر خۆی هینی کردووە لە ڕێی کەس و کار و ئەو زمانە خاڵ ئەحمەدبەی حەمە ساڵە بە ئەندام بووە زمانی پەرلەمان نەبوو کاتە ئەندامیان پێوتوە لە مەندوو بووە لە بەغا خاڵەدا و بە داوبەی فەتاعبەی جاف زۆر باپیرمان عەلی حەمۆمینە زۆر تایبەت بووە لە کەوتێتی شتێکی وا ئەو مەڵکە فرۆشەی تر ئەمش سندێتی وەکو سندیەتی مەڵکەکە لە خری دەرەدۆین بۆ خری خڵاتەوزان ئەم پێوتێت لە ئاوڕێژ بۆ سیروان یعنی لەسەر شاخ بۆ سیروان وردەیترەوە جاودارێک کەم بۆ تۆ دابەشی کردەوە ملی ئەم عەشرەتە لێرە ئەمە بانی خانە تۆپخانەیە گەرمکە لاڵیخانە ئەو لاڵیخانە تازە دەیە پوڵەیە کەرکۆڵەیە دڕکەیە ئەو دڕکەیە ئەمانە هەمووی ئەو شوێنانە دابەشی کردەوە ملی بنەماڵەکانی عەشەتی هارونی کەواتە لە بانی خانیش ئەو کاتە کەسایەتێک لانی کەم هەبووە سەرپەرشتی با بڵێن بارودۆخی گوندەکە و ناوچەکەی کردووە واروها لانی کەم ئەگە هەر ئەو ئەرزانەشی تەوزە کرد بێ و دابێتی مەسەلەن بۆن من بەوانەی کە فەلاحەت و ئەوانیان کردووە سەرپەرشتیکردنیشی دەوێت چێ ئەو کاتە زۆر ناودار بووە و سەرپەرشتی ئەمە کرد سەرپەرشتیەکە عەلی حەمۆمین بووە وەکو سەرپەرشتیەکە ئەو کاتانە ئەم زەمانە نەبووە برا گەورە خزمەتی کەس و کار و عەشرەت و غەیری عەشرەتی خۆشی کردووە یعنی کاتی خۆی حتا یعنی ئەوانەی کە پێشینە بمان باسەکەن ئەمەی ناحیب ئیسە شەر پێوتێ پێباز بۆ ناوی ئەم بانی خانەوە بووە ئەو کاتە زمانی عەشایری بووە خەڵکی خۆمیان بووە حدود نەبووە ئەوەی لێ وەکوتم لە هەرکوی لێ قۆمیان چۆتە لای ئەو پیاوانەی کە سەرڕاست و دەمچەرمووی عەشرەت و خزمێ بوون و خزمەتی خەڵکیان کردەیە کە وەکو هاتێتە ئێرە ئێتر لێرە ئەم خزمەتی کردەیە ینی مەناعەتینەوە کەسی خۆی لەسەر داتە کوشت بنسبەت ئەو زمانی عەشایریانە ئاوا بوو ئەو کاتانە وەکوتم ئەو کویسە ورد نەبووە تۆزە حیزب دەستی خستە ناو هەموو جمگەکانەوە بابزانین جافش کە نیشتەجێ بوون ئەگەر گوندەکە وەختی خۆی بنەماڵەیەک لە بنەماڵەکانی جافیشی لێ بوو بەس دوای وردە کە نیشتەجێ بوون خەڵکی تریشی پێوە ئاتووە بابزانین بانیخان جگە لە هارونی کەسی تری تا بانیخان وەکوتمێنی کە کاتی خۆشی لە دوای باپیر و عەلی حەمۆمین حاجی محەممەد عەلی حەمۆمین لە دوای ئەوشە فەرقی نەکردە ئەمە عەشرەتێتەوە عەشرەتی نییە یعنی ئەمەی دەر و دراوسێ ئیسە لەوانەیە خەڵکێکی زۆر تێکەر ئێمێ تاکویتە نەزانێت دراوسەکان ئێمە چی عەشرەتێکن هارونی تایە مامۆیی تایە سۆفیۆنی تایە بەنسبەت ئەو هینانەوە ئەوە نەبووە باشکی تایە فەرق نەبووە بڵێ وەڵا عنسوری بێ و بەسەر خزمەکەی خۆی ئەم عەشرەتەکەی خۆی وەکو وتم هەر یەکێ زەرورێتێک و لێ قۆمیانێکی بێ لە زمانی باپیر و باوکیشمۆ قسووریان نەکرە بەرامبەری کاگارام جەنابەت لەیەکێ لە وڵاتەکانی ئەوروپا جنسێ هەیە چۆنە ینی تۆ جنسیت هەیە و خەڵک حەزەکە مەسەلەن بڕوا بۆ ئەوروپا و نەیەتەوە چۆنە تۆ هاتوویتۆ بۆ من گەرمە سێرە هاتوویتۆ بۆ ئەم
وڵاتەوە بە تایبەتی هاتیتۆ بۆ دیەکەی خۆتان بۆ بانی خان وڵی لە ڕاستیە کاک پەیوەند من هەر کاتی خۆشی هەر لە خزمەتی باپیرما هەر لەم گوندە بووین لە خزمەتی ئەوە بووم هەر وەکو کوڕەکانی هەمویان ژنیان هێناوە و لە ماڵۆ نەماون من لە لای باپیرم بووم هەر ئەو کاتش هەرینی عشایریم تیا بووە حەزم کردووە لە جاتەمانە من مهمە چکە گەنجی ئێستا زۆر وەلایی بۆ نەکە هەر بۆ هەر بۆ خانەوادەش کەم بوون چ جایی بۆ بنەماڵە بۆ عشیرەت تۆ چۆنە ئاوا ینی سۆزێکی ئۆتۆت هەیە بۆی کە بۆ بنەماڵەکەتان بۆ عشیرەتتان بۆ بەتابەتی بۆ عشیرەتی هارونی بەڵێ خۆی ئینسان هەیە هەر خۆی تایەتی ئەو شتانە ینی هەر لەخوا بە زیاد ینی من سوپاسی خواکەم کە ئەو سۆزی عشایریە لە منە مەوجودە و عادەتی عشایری و کۆمەڵایەتی شتێکی ناڕەحەتە هەموو کەسە ناتوانێت لەخوا بەزای ئەوە بەهرەیەکی خوایە دراوە بابزانانی چەندێک ئەوە ئیلتیزام خاتە سەر شانی تۆ چکە کە تۆ باسی عشیرەتت کرد کە باسی بنەماڵەت کرد ئەبێ مشهور بخۆی ئەبێ کەسێکی مشهور خۆرە بی ینی لە کوردەواری شاڵێ کاروانکەرت بمرێ بەس مشهور خۆرەت هەر بمێنێ بابزانین ئێوە ئەمە تا چەند ئیلتیزامە تا چەند قورسە تۆ بێ ینی ڕەنگە بنەماڵەکەت عشیرەتەکەت خەڵکی ناوچەکە چاوان لەوە بێ کە مەسەرم بۆ نمونە مشکلیان هەیە بۆیان حەلکەی پێداویستیان هەیە بۆیان جێبەجێکەی تا چەند ئەمە ئیلتیزاماتەوە قورسە وڵا زۆر قورسە بەڕاستی ئێستا لەم کاتە ینی حساب کە وەکو کەلاری ئەڵێ لە دەنەی خۆمان دەرەکەین ینی لە پەراسی خۆمان دەرەکەین ئەم وەزعی ئێستاش ناڕەحەتێکی وای تایە کە بەڕاستی شارە زورە گەرمیانە سلێمانیە ئێمە لە وەزعی خۆمان ینی لە کاتی خۆمانەگرین بۆ خەڵک ئەڕۆن بەدەمی کێشە و مەشاکیل و تەعزیە و بەڕاستی ئەرکێکی قورسە پێشتر وانە بووە پێشتریش بڵێ شتێکی وای تیا بووە قرس بووە بەڵام بەو شێوە نەبووە حکومت هاوکاری کردوون یاوەکو حزب هاوکاری کردوون ئێستا ئەوە نەماوە هیچ حزبی هاوکاری تۆ ناکە هیچ کەسی هاوکاری ناکە لەخوا بەزیابێ پێویستیشمان بەوە نەبووە کە حزب هاوکاری الحەمدولله نازانم ینی خەڵک ئێستا کە باسی هارونیەکەی عشیرەتی هارونی وازان بەس لە شارە زورا هەیە بەڵام ئەم عشیرەتی ئێوە چۆن ئاوا بڵاو بۆتەوە عشرەتی هارونی عشرەتێکی گەورەیە هەر لە شارە زورە تقریبان ئەچین بۆ چل گوند و لە هەڵەبجەی تازەیە و سیروانە و دوای ئەوە هەندێکی لە ئەم گەرمیانش قەرەبڵاخە و ئاخر شوێنتان قەرەبڵاخە بەڵێ ئاخر حدودمان قەرەبڵاخە حاجی عەوادیش هەندێکمان لەوێ هەیە ینی لە بینی سمود و کەلار و ناو کەلاریش تقریبان 400 ماڵ هەر هارونی تایە باش تا چەند پەیوەندی خزمەتیتان گەرم و گوڕە وڵا ئێستا حالیەن زۆر تەباین زۆر گەرم و گوڕین لەخوا بەزیابێ هەر پێشتری شەروا بووە لە زمانی باو باپیرانمانە ئەوان بۆ ئێمەیانە گێڕاوە ئەو سۆزە ئێستا لەوانەوە ماوەتەوە بۆ ئێمە کاگارم شتێک بۆ من سەرنجڕاکێشە کاچیت مێژووی ئێوە خوێنیتەوە ژیانێکی تایبەتتان نەبووە ینی تایبەتمەندی لای ئێوە هەبووە گەرمانی کوێستان و اینجا لە ڕووی دیالێکت و قسەکردن و ئەوانەوە ینی دیالێکت و قسەکردنیی تایبەت بە خۆتان هەیە تا چەند ئەوە پارێزراوە یاخود با بڵێن ئەو مێژووە نووسراوەتەوە چوزانم ئەو فیگەرە گەورانی کە لە ناو عشیرەتە هەبوون ژیانان نووسراوەتەوە نەفەوتاون ینی تا چەند ئەوە بۆیەوە گرنگ بووە وڵی زۆر گرنگە لە ڕاستیە ئێمە گوێ لە گەورەکانمانەگرین لە ڕیش سپێکانمانەگرین مامەکانم هەموو مێژوویان لایە مامەیەکم هەیە مامەی باوکمە مامەسا حەمە ساڵحەوە هەر مێژووی هارونی هەمووی نووسیوەتەوە بە دوو بەرگ هەموو شتەکانیشم لەو وەرگرتووە لە ڕاستیە و هارونی کاتی خۆی کە گەرمیان و کوێستان کراوە لەگەڵ جافا بووە لە مانگی پێنج لێرە دەرچوون چوون بۆ ئێران ئێستا دوو لادێمان هەیە لە ئێران بە ناوی کانی تەمەرخان و گوڵچیەر سەبوون بە شار ینی ڕسمیان بۆ نردوم ئەو دوو دیهاتە هەردووکیان بووە بە شارێکی گەورە لێرە ڕۆشتون بۆیە لە مانگی پێنجا لە مانگی 9 هاتوونەتەوە وێرە ئەوان گەرمیان و کوێستانیان کردووە بەڕاستی ئێرێش گەرم بووە ئەم ئەجهیزە و ئەم نەوعشتانە نەبووە کاتی خۆی ناسبلیت و نەموبەریدەوە ساڵی چلەکان و سیەکان ومانە کاگارم تا چەند ئێوە ئەو تایبەتمەندیانەی کە هەیە هەم لە ڕووی ئێکسسوارات و بەکارهێنانی ئەو کەلوپەلانەوە هەر لە ڕەشماڵەوە لە چیخەوە لە نازانسیەوە کەوت خۆی بەکارێناوە
نەتانتوانی وەشتێکی کەلەپوری کۆکەنەوە لە گەلەریەکە بیپارێزن. وڵای خۆم بۆ خۆم هەندێشتم هەیە بەڵام ئەوە نەبوو ینی بە گوێرەی توانیمە هەندێشت کۆکەمەوە لە ڕاستیشە ئەوەنە دەربەدەری و هینمان بینیوە ئەوانە نەماونتیا چۆن بەداخەوە. باشە ئێستا ئەوەی کە پێکوترێ عشرەتی هارونی زۆرترین لە شارەکان ئاژین یاخود گرنجان بە لادێ و بە ژیانی لادێ ئەوانش داوە. وڵای لە ڕاستیە گرنگیان بە لادەکانیش داوەیسە ئێمە لە دەرەدۆینەوە تاوەکو بانی خان تقریبان ئەمە دەرەدۆینە دەرکەیە هەردوو دەرکەیە قەڵاتە بزانە پۆنگڵەیە تازە دێە لاڵی خانە ئەچین بۆ 12 دێ لەم منتیقا ئەمە ناوی هارونی ئەمە پێواز بە هارونی بەناوبانگە. بەڵێ باشە ئێستا وەکو سەرپەرشتیکردنی عشیرەتەکە کەسێکی ئاوا هەیە کە هەمووان کوێی لێ بگرن توانای ئەوەی هەبێت کە عشرەتی هارونی کۆکاتەوە و ئاراستەیان بکە. وڵا ئێستا لەم کاتە حالیان لەوەدانیانی شەڵا هەمومان تەبابین هەمومان برابین براگەورەمان هەیە براگەورەمان بووە و لە ڕاستیشە ئێمە مێژوومان هەیە مێژووی هارونی بە حەو پشتی بنەماڵەکەمان هەر برابچووکی هارونی بوون و ئێمە خزمەتەکەن ئێمە نەهاتوین بۆ ئەوەی بین بە ڕئیسی ینی شتێکی ئەوە نییە لە لامان ئەوتۆ ئێمە خزمەتەکە بە لامانەوە زۆر ئەساسە بتوانین هەمووی کۆکەینەوە فیستەڤاڵێکی جوان بکەین بۆ هەمووی بۆ یەکتر ناسین بۆ ئەوەی وەچەکانمان یەکتر بناسێ و وەکو جەنابیش و فەرمووت شارە زۆرینەی هارونی لەوەیە تقریبان بۆ 40 دێ ینی کەم نییە بەڕاستی ئەمە لە ڕاستی ئەمە زۆر بەمان یەکتر ناناسین ئەگەر ئێمەش بیان ناسین وەچەکانمان یەکتر ناناسێ کاتی خۆی باپیرم لەیرە عەلی حەمۆمین و حەمێ عەلی حەمۆمین و براگەورەکانی تر زۆرمان هەیە لە ڕاستیە هی بنەماڵەکان و هارونی پێکاتوە لە 4 تیرە 4 بنەماڵی گەورە وەڵەت بەی ناوشایی باخی سەلیمی ئەمە 4 بنەماڵی گەورە بوون کاتی خۆی بەڵام ئیسە زۆرتر بووە لە ڕاستیە زیاتر بووە بە گوێرەی زەمەن خەڵک لە زیادبوو نایە ئێمەش ئەوە تایبینی لە شارە زۆرە بەڕاستی گەشتوتە 40 دێ و لە شارەکانی هەڵەبجەی تازە و سیروان و هەندێکی لە سلێمانی و لە زۆربەی شارەکانە ینی بڵاوی کردووە ئەمە پێویستەکە بە کۆکردنەوەیەک بەوەی کە بتوانین هەمومان یەکتر بناسیین هەمومان خزمەتی ئەم عەشرەتە بکەین. ئەبزانم دەوروبەرتان هەر لە عشرەتی خۆتان دراوسێدەیەکانتان مەسەلەن یان لە عشرەتی جیاوازن ئایا مەسەلەن بۆ منە پێکەوە تەبان کێشە مەشاکلتان هەیە لەسەر سنوور سوزان لەسەر پاوان لەسەر نازانم ئەلەم بابەتانە لەخوا بەزیای ئەوەمان نیە لەخوا بەزیابێ هەمومان تەبانیسە ئەم بەرە بە شەرەف بەیانی بەناوبانگن ینی دیهاتێکی زۆرەوە سەرتەکە ئەوە هۆرێنە ئەوە باخەنارەیە بێلولەیە باقوبەرەیە مەیدانە قەسڵانە ئەتر زۆر ڕووباری سیروان جای کردوینێتۆ لە یەک بەڵام لەخوا بەزیاوی هەمومان یەکترە ناسین و تێکەڵاوێکی ئەو تۆمازانم عەرەبیش لێرە ئەژی لەم دەورو بەڵێ ئەمەش عەرەبەکانە ناویان حوڕیەیە بە کوردەکەی ئازادی ئەوانیش هەر لەگەڵ کووردا تێکەڵ و نوژن خوا ئێستا خەڵکێکە پرسێ باشم عەرەبانە بۆ هاتوون بۆ ئێرە وەزانن ینی شوێنی خۆیان نیە ئایا ئەوانش هەر کۆن لێرە ژیاون یام مەسەلەن هاوردە کراون نانە بەڵێ ئەوان هەر کۆن لەیرە بوون کاتی خۆی لە مەیدان بوون تقریبان بۆ 150 ساڵ مێژۆکەیان نەگەڕێتەوە کاگەرام عرفی کوردەواریان وەرگرتووە ئەنیژۆکو ئێمە ئاژین وەڵای تقریبان باشن چونکە عەشایەرن عەرەب عەشایەرەکانیان زۆر باشە ینی زوو شت وەرەگرن ئەمان کوردیەکەیان هەر تا ئێستش تەواو نییە وەریان گرتووە ینی هەم ژن و ژن خوازن لەگەڵ کووردا باشن لە چاو عەرەبەکانی جنوبە ئەمان زۆر باشتر. کاگەرم وەکو کۆتا پرسیار پێم خۆشە بزانم ئێوەی هارونی بەچی بەناوبانگن ینی بەچی ئەناسرێنەوە بە چ خەسڵەتێک ئێستا مەسەلەن بۆ منە عەشرەتی وایە نازم سوار چاک و توزانم تفەنگ چی و نازم ئەلەم بابەتانن بزانم ئێوە چیتان هەیە وەڵای ئەمە زیاتر یەکەم بە خانەدانی چونکە هەر کەسێک هاتووە هەر ڕێبوارێک هاتووە لەم پێوازە ئەمە مۆڵگەی ینی پشتگیری کردووە لە هەموو لێ قەوماوێک ئێرە بە تایبەتی بانی خان هەر کەسێ لێ قەوماوە باپیری من لەیرا جێی کردوتەوە
ئێستا ئەوە بەناوبانگ ینی شتێکی وای بۆ جێهێشتوین سەربەرزیە بۆ ئێمە کە جێ خەڵکی کردوەوە پشگیری لە خەڵکێک کردووە کە لێ قەوما بووە بە ماڵ و سەروەتی خۆشی سڵحی بۆ کردو و ناردێتیوە. کاگارام ناوەکەیە پێ گوترێ هۆزی سەلیم ینی ئەوە ناوە وەکو تاریخ مێژویان هەیە ئێوە وابزانم نازانم ئەچنەوە سەر ئەو هۆزە یاخود پێدانە گوترێ هۆزی سەلیم حەزەکەین ئەوەمان بۆ باسکی. وڵا هۆزی سەلیم ڕاستەکەەوە باپیرە گەورە ئێمەیە هۆزێکی گەورە بووە لە ناو هارونیت هارونی پێک هاتووە لەو هۆزە لە پێشەکیە ینی سەلیم باپیرە گەورەمانە بڵێن ئارام ئەنوەر محەممەد عەلی حەمەومین سەلیم 6 پشتمانەکە سەلیمە سووری ناو بووە ئەو سەردەمە ئەو ڕئیسی هارونی بووە و کەسێکی باوەڕ پێکراو بووە لە منتیقەی گەرمیان و شارە زور و ینی کوردستان بە تایبەتی لە ئێرانیش ئامۆزاکانمان زۆربیان لە ئێرانن ئامۆزای باوکمانن مێژوویەکی تایبەتمەندی خۆی هەیە سەلیمە سوور کە بەوە بە ناوبانگە ینی سەلیمە سوور قایدێک بووە ئەو ناوەی جێهێشت و ینی وەکو چۆن بڵێ مەلیکێک بووە سەلیمە سوور ئەو ناوە سەربەرزیە بۆ ئێمە لە ڕاستیە. با بزانین ئێستا بانیخان جگە لە ئێوە لە هارونەکان شەیتری تاژی بانیخان پێک هاتووە لە هارونی و باشکی و سۆفیوەن و مامۆیی ینی ئەم چوارتیرەی تایە بەڵام لە ڕاستیە هەمویان وەکو مناڵی یەک ماڵن وەکو کەس حسابی هیچ شتێکی نەکردووەکو غێرە عشرات خوازی توانی وێتی زۆر تێکەڵتانکە هەر زیاتر تێکەڵین ئێمە چونکەوە 50 ساڵ مێژۆکەمانەگەڕێتەوە پێکەوە ئەژین لە بانیخانە هەمومان وەکو مناڵی یەک ماڵمان لێ هاتووە حسابی عشرەتایەتی ناکەین هیچ هەمومان وەکو ئێمە کە باسی عشرەتەکەین ینی بۆ بینەرانیشەوە ئاشکرابێ ئەمە وەکو خزمەت تەماشایەکەی ینی ئەگەر ئێستا مەسەلەن بوون کەساتێکی وەکو جەنابەت لە بانیخانە ئەگەر سەرپەرشتی تەنانەوەکو کەسایەتی و عشرەتی دیاربی مشهور لە خەڵکەکە بخۆی مەسەلەن بۆ پێداویستیان جێبەجێ ئێستا وای لە هاتووە بەبێ ئەوەی کە مەسەلەن بۆ منە کەسێکت هەبێ مشهور بخوا کەس جۆ لێ ناگرێت بەس مەسەلەن بۆ منەگە کەسایەتێک هەبێ کەسایەتەکە علااقاتێکی باشی هەبێ واروە پەیوەندی باشی لەگەڵ بسن لەگەڵ دائیرەکانە هەبێ لەگەڵ مەسەلەن حکوومەتە هەبێ لەگەڵ عشرەتەکانی تر هەبێ ئەتوانێت مشهور لێ بخوا یعنی ئێمە کەسەکەمان زیاتر بۆ خزمەتی خەڵکە ڕاستە ئەمەنیش هەر پێشەکی پێم وتی ینی خزمەتکردن حسابە ینی ڕئیسی و شەی ڕئیسی و نەوێشت بەلای ئەمەوە زۆر گرنگ نییە ئەمە مێژۆکەمان دیارە باو باپیرمان هەر ڕئیسی هارونی بووە بچووکی هارونی بووە و ئەمە بە سەجەرە هەر هاتووە لەخوا بەزیاوێ سەروەرێکی بۆ ئێمە جێهێشتووە ئەم ناوانە ئێمەش بتوانین خزمەتێ بکەین خۆمان بە بچووکی هەموو کەسێک های لە خزمەتی هەموو کەسێک برای گەورە یاخوا بەخێر مەمنونین سپاس بەڵام دوای ئەماوە إلا الذين آمنوا وعملوا الصالحات إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر كواتە ئەلێ لە یاد خۆی پەروەردگار نهێنیەکەمان بۆ ئاشکراکە ئەفەرمێ ئیلا ئەو کەسانە نەبێ دوایی إلا الذين آمنوا وعملوا الصالحات بە دوایە کردەوەی چاکەکەن وتواصوا بالحق وتواصوا بالصبر ئەفەرمێ ئیمانیان هێناوە ئیمانیان بەچی هێناوە هێناوە بەخوای پەروەردگار هێناوە ئیمانیان بە مەلایکەتی خۆی پەروەردگار هێناوە ئیمانیان بە کتێبی خۆی پەروەردگار هێناوە ئیمانیان بە ڕسوولەکانی خۆی پەروەردگار هێناوە ئەمە پێدرێ ئیمان بەڵام ئەمە ئیمانی نەزەریە بەڕێزە ئیمانی عەمەلی چی ئەمە مهم ئیمانی عەمەلی ئەبێ لە ئینسان لە خصلەتە سەرەکیەکانی ئینسانە دیار بێت واتە کە تۆ قساکەی بەڕاستگۆبی لە هەر شوێنێک زۆڵم هەبوو تۆ لەگەڵ زۆڵم بووی لەگەڵ زاڵمانی زاڵمیش لاگری دۆسەکان لە هەر شوێنێک حەق بوو تۆ پشتی حەقت کرد زەرەدیشت کرد بزانە زەرەدەکەت دنیایە خوای گەورە لە قیامەتە بۆت بڕێت الله الله خۆشەویستان لە دەڤەری گەرمیان و لە گوندی بانیخان
بەم شێوەیە بەجێ تاریێڵین تاکو و بێگەشتنەوەیشی دیکە و گوندێکی دیکە و دەڤەرێکی دیکەی کوردستان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.